ئمڕۆ 4 ڕۆژە ئاو نیسە ئاژەڵەکانمان ئاو نییە بخواوە نەک خۆمان ئاژەڵەکەمان چی بکەین 15 ساڵە فی سەبیل الله ئاوی ئەم مەکتەبە لەسەر منە ئەم کۆنکریتەی کە بینیوتە 40 متر لە ڕاهیوا خۆم کردومە عەرزەکەیشیمان بەخشیوە تاکو ئێستاکە مناڵێکیان بۆمان دانە مەزرانە بۆ حرەس بۆ باخەوانێک یەک کەسیان بۆمان دانە مەزرانە من خۆم ئەو ساحەیە بینیوە 20 گڵابە تێکەڵم تێ کردووە ئەوە دیوارەکەش ڕووخات تاکو ئێستاکە ئەوە ئەمڕۆ هاتوونە پێیان ئەڵێن بابەوە دیوارەکەمان ڕووخاوە ئەم دیوارەمان بۆ چارەسەرکەن ئەم دیوارەمان بۆ چارەسەرکەن بیری ئەکی ئاومان بۆ بکەن معقولە 15 ساڵە هاوڵاتیەک بتوانێ ئاو بدا بە مەکتەبێک حکومەتێکی گەورە و گران نەتوانێ بیرێ بۆ مەدرسە هەڵکەنێ متەوەستەکەیشمان لەناو ئیبتیدایەکەیە من تەنانەت ویستم وتم ئەوە هەموو مدیرەکەی شایدە وتم وەرن بابە من خانۆکەی خۆشمە بەخشم بۆ متەوەستا وتم ماڵەکەی خۆشمە بەخشم ئەمە 3 جارێمە عەرزە بەخشین خوا دنیای دروست کردە ئەم دێ دروست بووە مەحموبەک عەرزە بەخشێ وەکو وەرەسە بۆمان ماوەتەوە هەتاکو ئێستاکە هەر ئەبەخشین خزمەت ئەەکەین تاکو ئێستا ئەم مەکتەبە بیرێکی تیانە ئەم هەموو ئەم دارانش من هەمووی خۆم ناشتومە خۆم خزمەتم کردەوە بابێمە ساحب ئەنفالین ساحب شەهیدین 1 ملیۆن جا پێشمەرگە بەم دیهاتانەیە بەم بەر و بۆبەر بەم جادانەیە کردمانە داوا لە سەرۆک وەزیرانی عێراقەکەم داوا لە ڕێوارتەهاکەم دەنگمان بەرزەوەکە کاک ڕێوار تۆ خۆت کوڕی پیاوی فەقیری چاو لە فەقیر بێ ئەومانە کارەباکەمان بڕاوە ڕێگاکانمان ڕۆیە ڕێ تێمەزاوە بڕاوە سیارە بۆی ناڕوە ڕێشیە دەرە من بەرازالا دەرەچم میساتمە پڕ سیارگەم بلۆ کردام جا دەچوومە ڕێگەمان قەتە بووە ڕێگانیە داواکاریمان لەم لجنە هەیەم لە شتێکمان بۆ بکەن سەمن یەکشەمە مامۆستامان تێ مامۆستاکانمان چۆن بێنین تەلەبەکانمان بتەوەسێ چۆن چیە لێ بکەین چۆن ویان بین بۆ دەوام کاک داواکارمان لەم دەسەڵاتە هەیە لە ئیدارەی قەرەنجیر هەیە ڕێگاکەمان بۆ چاکەن کارەباکەمان ئاوەکانمان ئاژەڵەکانمان ئەمڕۆ ئاو نییە بیخوا ئاژەڵەکانمان ئەو لەکوێ بێنین کاک شتێکمان بۆ بکەن داواکارەکەمان بگەنە جێی خۆیان بەڕاستی خەڵکی لادێ زۆر مەغدورە زۆر مەغدورە ئەم 4 دێ هیچمان بۆ نەکراوە کاک تێگەوە کارەباکە بڕاوە ئمڕۆ 4 ڕۆژە ئاو نیسە ئاژەڵەکانمان ئاو نییە بخواوە نەک خۆمان ئاژەڵەکەمان چی بکەین بەرنمەیەکمان بۆ دانن زیکێکتان بە خەڵکی لادێ بستوە کاکە تێگەی خەڵکی جێگای پێشمەرگە و لانکە شۆڕش بووە کاکە چیمان بۆ کرا بڕۆ ئەمە نە سیارە بابڕە بزانیتە چۆن چێ بۆ شێدەرە کاکە چۆنە چێ بۆ تەیمەزاوە چۆنە چێ بۆ مەرەگەیە تێگەی داواکاریمان لەم دەسەڵاتە هەیە ئاوڕێکمان لێداتەوە نحەی قەرەنجیر مامۆستا ئاڤێستا هەورێکی جدیمان بۆ بدە کاکە وەڵی لە ڕەزالاتیان زۆر 23 دانە ساڵە بەم ڕەش و ڕوتانە من ڕێگا چاکەم کاکە ماڵی لێم عادزە بێ لەسەر ئەوە کاکە پارەی شۆفڵم بەرێ پارەی گرێ دەرم بەرێ پارەی عادی لەم بەرێ نییە کاکە ئەم بجەزەبا لە حەیە داواکارین لە ئیدارەی کەرکووک لە بەڕێز کاک ڕێبوارتەها ئەو ڕێکمان لێ دەرەوە ئەم ڕجا داوابانەمان بۆ چاکەن ڕجاءن چی زمانێکە معقولە ئێسێمە کارەبامان نەبێ لەبەر باران بین معقولە تاکو ئێستا جادۆبارمان نەبێ قیرمان نەبێ خەدەمات نەبێ پرۆژە نەبێ تاکو ئێستاکە زێرابێکمان نییە تەنانەت ئاوی سەراوەکانمان تێکەڵی ئاوی بیرەکانمانە بێ داوای زێرابتان لێکەین داوای پرۆژەتان لێکەین زێرابێ سنووقیمان بۆ بکەن ئاوی ئەم دەیە دەرکەن هەتا خوارەوە معقولە بەم زمانە ئێمە خەڵک لەگەڵ ئەمریکایە بە فەیسبوک و بە ئەنتەرنێت قسە ئەکات تاکو ئێستا ئێمە خەتێکیش کۆڕەکمان نییە خەتی ئاسیا نییە زیێن نییە ئەخە ئەمە چی وڵاتێکە بۆ خاتری خوا ئێمە لەکوێن لە ژێرزەوی ئەژین خەڵکە چێتە ناو بیرەوە شەبەکەی هەیە ئێمە لەم دەیە شەبەکەمان نییە ئەخە معقولە ئوستاد چۆن شتی وابێ چۆن شتی وابێت تاکو ئێستاکە خەڵ لە بیرە تەلەفۆنی وە بکە جواب بداتەوە لەم دەیە ئێمە کەس شەبەکەی مۆبایلی نییە داخەوە لە دوای ئەم لافاوەی کام چەند ڕۆژەی ڕابردوو ڕوویدا ئێمە زەرروزیانێکی زۆرمان بەرکەوتووە بەڵام بەداخەوە لەوە زیاتر گوندەکانی سنووری ناحێکەمان کە نزیکەی 6 گوند ڕێی هاتوچۆیان لێ گیراوە کارەبا و خزمەتگوزارە سەرەتایەکانیان لێ بڕاوە و ئەوە تا ئێستا ئێمەش لەگەڵ وەفدی باڵای قەیرانەکان لە عێراق هات سەرۆکی وەفد هاتوین بۆی کە بتوانین چارەسەرێکی جەزری بۆ هەنووکەی بۆ بابەتەکە بکەین و بۆ ڕێگاکان بکەین بۆی بتوانین تیمەکانمان بگەنە شوێنی خۆیان بۆی چارەسەری کارەبا و شەبکاتی ئاو و ئێستا هەندێک لە گوندەکان ڕێگان لێ گیراوە کە ناتوان هاتوچوی یا بکەن نەبێنە دەرەوە خەڵک بۆی بڕۆیەکێک لەوانە
لەو شێردەرەکە قوتابخا مەکتەبی تایە ناتوانن مامۆستاکان هاتو چۆ بکەن بۆیە هەوڵە دەین بە زووترین کات چارەسەری کێشەکە بۆ بکەین و لەم ئەزمەی کەیچە تێککەوتون چارەسەر داواکاریمانەوەی کە بە زووترین کات بەڕاستی هاتون بۆی کە چارەسەری کێشەکان بکەن و بە زووترین کات چارەسەری ئەو کێشانە بکەن و هەروەها ئەو ڕێگانەی کە گیراوە بە زووترین کات چارەسەری بکەن و ڕێگاکان بکەینەوە بۆی تیمی کارەبا و تیمەکانی تر بتوانن بچن چارەسەری کێشەکان بکەن.